گەورە سڵاوتان دەبێت بەڕێزا ڕێکەوتنی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کاردانەوەی توندی پارتی دموکراتی کوردستان بە دوای خۆی دادەهێنێت. مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان ڕای دەگەنێت ئەم ڕێکوردنە خزمەت بە کێشە چەقبەستەکان ناکات و بەڵکو بەرەودۆخە نەخوازراوەکانی جاران دەمانباتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە سۆدوی سەرەکی ئەنوەر حسێن ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروە لە سۆدیەکانمان لە سلێمانی بورهان ڕەشید ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان هەروە لە شاری هەولێرشەوە دڵشاد مستەفا وەسانی بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەی خەباتی زمان حاڵی پارتی دموکراتی کوردستان لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبینین. سیاسی پارتی دموکراتی کوردستان بە سەرپەرشتی مەسعود بارزانی سەرۆکی پارتی کۆبوویەوە و تاوتوێ ڕێکەوتنەکەی یەکێتی و گۆڕانی کرد. لە ڕاگەیەندراوێکیشدا مەکتەبی سیاسی پارتی ڕایدەگەێنێ لە ڕێکەوتنەکەی نێوان گۆڕان و یەکێتی هەوڵەکەیە بۆ فراوانکردنی ناکۆچیە ناوخۆیەکان کە چارەسەری کێشە چەقبەستوەکان ناکات بەڵکو بەرەو دۆخە نەخوازراوەکانی جاران مەنەباتەوە. پێشتر هەرێکە لە پارتی دموکرات و یەکێتی نیشتیمانی ڕێکەوتنێکی استراتیژیان لە نێواندا هەبوو بۆیە پارتی لە ڕاگەندراوەکەی ئەمڕۆیدا نیگەرانی خۆی بەرامبەر بە یەکێتی دەرەبڕێت و دەڵێ یەکێتی بەبێ هیچ جۆرە ڕەچاوکردنێکی هاوپەیمانی و ڕێکەوتنی استراتیژی و بەبێ ئاگادارکردنەوەی پارتی خۆی خستۆ تا ڕێکەوتنێک لەگەڵ لایەنێکی کێشەیەکی سیاسی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان دروست کردووە. پارتی دموکراتی کوردستان لە بەشێکی دیکەی ڕاگەیەندراوەکەدا ڕەشە لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی ئەکات و ئاماژە بەواکات پارتی جگە لە ئیرادەی گەل هیچ ئیرادەیەکی تر قبوڵ ناکات و ئەزموونی ڕابردووش دەریخست بەبێ پارتی دارەی هەرێم ئەستەمە. ئێستا هاوڵاتیانی کوردستان مەترسیان هەیە بۆ جارێکی تر بەهۆی ناکۆچیە سیاسیەکانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ دوو ئیدارەی و پارچە پارچە بوون. پەرلەمانتاریشی بزوتنەوەی گۆڕانیش ڕای دەگەێنێ ئەگەر عاقڵانە مامەڵانەکەین کارەسات بەڕێوەیە. عەلی حەمد ساڵح پەرلەمانتاری گۆڕان دوای ڕاگەیەندراوەکەی پارتی وتی پارتی سێ بژاردەی بۆ گۆڕان و یەکێتی هەیە. یەک دەبێت سەرۆکی هەرێم لای پارتی بێت بەم دەسەڵات و شێوازەی ئێستای بێت و کاک مەسعودیش بێت سەرۆکی حکوومەت لای پارتی بێت و موچە و خەدەماتیشی هەبێت یان نا کەس بۆی نییە چاودێر بێت. دەبێت پەرلەمانی گوێڕایەڵی پارتی بێت دارایی و نەوت و سوپا و هێزی ئەمنی و ناوخۆ و پەیوەندی دەرەوەش لای پارتی بێت و هەمووانیش گوێڕایەڵی بن. دووەم دوو ئیدارەی هەولێر و نەوتی کەرکووکیش بۆ پارتی. سێ یان بفەرمونون من ئامادەم بۆ شەڕ. عەلی حەمد ساڵح پێی وایە هەر سێ بژاردەکە خراپن و ئێستا بە واقعی بژاردە یەکەم سەری گرتووە. ئەگەر عاقڵانە مامەڵە نەکەین کارەسات بەڕێگەوەیە. هەرچەندە نەوشیروان مستەفا ڕێخەری بزوتنەوەی گۆڕان لە کاتی ڕاگەیاندنی ڕێکەوتنی سیاسی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی ڕایگەیاند ڕێکەوتنەکە بۆ ڕێخستنەوەی ماڵی کووردە بەڵام ئاڕاستەکان بەرەو ئەوە چنەم ڕێکەوتنە بێتە قەیرانێکی تر بۆ هەرێمی کوردستان بەهۆی شێوازی مامەڵەی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ ڕێکەوتنەکە. دووبارە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەوی سوپاس بۆ میوانەکانم کاگەنوەرەك لە بەڕێستانەوە دەست پێ بکەم. حەزەکەم سەرنجی بەڕێستان بزانین لەسەر کاردانەوەی پارتی دموکراتی کوردستان بەرامبەر بە ڕێکەوتنەکەی نێوان بستنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی. زۆر سپاس. سەرەتا سپاس بۆ جەنابەت بۆ تەلەڤیزیۆنی پەیام و بۆ هاوکاران و بەشداربوانی بەرنامەکە. لە ڕاستیە ئەو بەیاننامەی ئەمڕۆ پارتی دموکراتی کوردستان دوای کۆبوونەوەی مەکتەبی سیاسی ڕایانگەیاندووە چاوەڕوانکراوە بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ڕاستیە پارتی دموکراتی کوردستان لەو ماوەی ڕابردوودا ئەوەندەی متابعەی بارودۆخی سیاسی کوردستانی کرد بوو چاوەڕێی ئینشقاقێکی لە یەکێتی نیشتیمانی کوردستانە کرد نەک چاوەڕێی یەکگرتنێک کە ڕووی داوە یا ڕێکەوتنێک بەبوونەکە ڕووی داوە. بۆیە بە بۆچوونی من ئەو بەیاننامەیە بەشێکی تەبیعیە و چاوەڕوانکراو بوو و لە هەمان کاتیشان پێم وایە پارتی دموکراتی کوردستان لەم بەیاننامەیە هەڵچوونێکی پێوە دیارە کە ئەکرێ باشتر بیرکاتەوە لەسەرەوەی ئەم ڕێکەوتن نامەیە وەکو لە بەیاننامەکەیە هاتووە نەدژی پارتی دموکراتی کوردستانە و هەندێک خاڵ و بەند هاتووە ئەگەر دوای مەجال بوو شیکردنەوەیان لەسەر بکەین بە بۆچوونی من حیزبێکی سیاسی نییە کە 38 کورسی هەیە و بەشێکی زۆری دەسەڵاتەکانی لایە و لە کاتێکە هەمومان قسە لەسەر پرۆسی دیموکراسی و دەسا و دەستکردنی دەسەڵات دەکەین و لەمان کاتابێ پرسیارێک بکەین ئایا ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕان
خراپترە لە ڕێکەوتنێکی نێنی 50 ساڵەی بوارینەوەت کە لەگەڵ حکوومەتی تورکیا مۆرکرا و کەس ئاگاداری نییە و ئایا ڕێکەوتن نامەی یەکێتی نیشتیمانی بچنەوەی گۆڕان خراپترە لەو ڕێکەوتن نامەی کە لە نێوانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنامی استراتیژی ئیمزاکرا بوو. ئایا ڕێکەوتنامی استراتیژی لە هەلومەرجێکی تایبەتە خزمەتی نەکرد بە کۆمەلگای کوردستان و خزمەتی نەکرد بە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان و هێزە سیاسیەکان بێگومان کردی ڕەغمیەوەی کە ئێمە لە ڕابردوودا لە ڕێکەوتنامی استراتیژی گلەی زۆر هەبووە لەو ڕێکەوتنامەیە چ لە ئاسی سەرکردایەتی مەکتەبی سیاسی تا کادرەکانی خوارەوە کە پیان وا بووە ئەو پشکەکان بە شێوەیەکی یەکسان و هەبەشدا بۆیە ئەم ڕاگەیاندنی ئەمڕۆ من ئەوەندەی بزانم لە ڕاگەیاندنی وەکو وتەبێژێک ئەمەی نووسی بێ پێم وانە ئەمە هەڵوێستی ڕەسمی جەنابی پێم وانە هەڵوێستی ڕسمی جەنابی کاک مەسعود من هیوادارم ئەگەر واش بێ لە داهاتوە باشتر بکەنەوە و هەموو ڕێگاکانیشمان تاقی کردوەوە باشم بیر نەکردوێتەوە پێم وایە باشیان بیر نەکردوێتەوە و هێشتا زۆر زوو بوو خۆڕێکەوتنەکە پێشترەوەیان ڕایانگەیاندە بوو ئێمە مامەڵە لەگەڵ غایاکەین و ئەبێ پرۆسپسیێتە پراکتیزەکردنەوە ڕێکەوتنەکە بەڵام دەرکەوت کە بەداخەوە زۆر بەپە لە ئەو ڕاگەیان نەدراوە و ڕاگەیانەکە بە بۆچوونی من بە تەنها یەکێتی نیشتیمانی و بچنەوەی گۆڕان و لایەنگرانی نیگەران نەکردووە بەڵکو کۆمەڵ و یەکگرتوو هێزەکانی تریشی نیگەران کردو بۆی کە ڕێگان نادرێت بە دەسا و دەستکردنی دەسەڵات وە ئەڵێ ئیرادەیە کە جگە لە ئیرادەی خەڵک باشە یەکێتی و گۆڕان کە خاوەنی 42 کورسی وەزایدنەوە هێزانی تر کە گلەیان هەیە نەک لەسەر هاو بۆچوون بن لەگەڵ یەکێتی و گۆڕان بەڵکو لەسەر ئەو پرۆسی سیاسیە لەسەر گرفتەکانی هەرێمی کوردستان ئایا ئەمانە ڕێی خەڵک نین ئیرادەی خەڵک نین دواتر گرێم و لای بەڕێز دەگەر بچینە لای کاک دڵشاد لە هەولێرەوە کاک دڵشاد ئامادە بێت بەڵێ کاک دڵشاد زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت وەکو پرسیاریەوە لە بەڕێزتان بکەن هۆکاری ئەم هەڵوێستەی پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر بە ڕێکەوتنەکەی بزنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی چیە ئایا فعلەن ئەم ڕێکەوتنە دژی پارتی دیموکراتی کوردستانە؟ جارە لە پێشەوە بەنسبەت ئەوکو لە ڕاگەاندراوەکەی مەکتەبی سیاسی ئەمڕۆ داهاتە ڕاگەاندنەوەکەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان پێشەمو شتێک یعنی خۆی بەر لە ڕاگەاندراوانەکە کەش بەڕای من زۆر طبیعی یعنی هێز و لایەنە سیاسەکان کە بۆ خۆیان لە نێوخۆیان ڕێکەوتنەکەن و هاوپەیمانیەکەن یعنی ئەوە شتێکی بەڕای من زۆر طبیعی یعنی هیچ گرفتێک لەوەدانە هێزە سیاسەکان لە ڕابردووشدا بە دوو قۆڵی سێ قۆڵی چوار قۆڵی تا بە پێنج قۆڵیش گەیشتووە مەسەلەیەکی زۆر بە طبیعی وەرەگیرێ بەڵام ئەوەی کە لە کوردستاندا هەیە بەڕاستی لە بیرمان نەچێ یعنی لە نێو پەرلەمان و لە نێو هەموو انتخاباتانێکەکرێ شتێک هەبوو ئیشی پێکراوە بنمایە کە مەسەلەی تەوافق و سازان بووە لە کوردستان ئەوە بەڕای من ئەو تەوافق و سازانە کە پشتی هەموو لایەنە سیاسەکان کە هەمویان دەنجیان هێناوە لە کوردستاندا لە ڕێی ئەم مەبدەئەوە زیاتر دەتوانن توانیویانە بێنە ناو پرۆسی سیاسی بە تایبەتی لە دام و دەستگای پەرلەمان و حکوومەت و ئەو دام و دەستگایانە کار بکەن بۆیە بەڕاستی ئەوە خۆی کێشەکە ئەلەوە یعنی کە بەیاننامەکە یا با بڵێن ئەو ڕێکەوتنەکە دەخوێندرێتەوە لەسەر ئەساسی ئەوەیە کە چاوەڕوانی ڕێکەوتنەکە کراوە ڕێکەوتنەکە کە سەیری دەکرێت بەڕاستی هەندێک بند و با بڵێن ئەو بابەتانێک کە لە ڕێکەوتنە سیاسەکەی نێوان گۆڕان و یەکێتی داهاتووە هەز دەکرێت زۆر کۆنکرێتین هەز دەکرێت مەسەلەن هەموو ئەو بابەتانەیە با بڵێن ئەوە دەبیاتانەی زیاتری کە وەکو کەرەستەی گۆڕان بووە لە چەند مانجی ڕابردوو ساڵی ڕابردوو کە وەکو ململانێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە بووە هەز دەکرێت ئەوە دەبیاتە تێدا زاڵە یعنی وەکو تێبینی کە لەسەر ڕێکەوتنەکە ئەکرێ وا لە بیرشمان نەچی ئەوە کێشەیەکی سیاسی هەبوو لەنێو ئەو دوو با بڵێن ئیتیجاه سیاسی ئەو دوو حیزبە سیاسیە کەواتە حتمما ڕنگدانەوەکە بەو شێوەیە بۆیە لە بۆ ئێمە لە بیرمان نەچێت ئەو سازانە کاریگەری دروست کرد لەسەر پەیوەندی هێزە سیاسەکان و تەنان لەسەر پرۆسی سیاسی بە شێوەیەکی گشتی لە کوردستان بەڕاستی ئەمە هەز دەکرێت کە درێژەی ئەو پرۆسەیەکە هەبووە یعنی بۆ نمونە گەلە کۆمەچیکە هەبووە لە پەرلەمان کە بێ ئاگاداری پارتی بە بۆ نمونە کە با بڵێن ئیتفاقێکە بۆ لەنێوان لایەنە سیاسەکەمان لێرە ناکاو شتێک دێت پێش ئێستا هەز دەکرێت درێژەی هەمان ئەو پرۆسە سیاسی هەمان ئەو ئیتفاقاتەیەکە هەبووە بۆ یعنی ئەوە پارتی بە چاوە سەریکە ینی بە دەناوەکو ڕێکەوتن لەنێوان دوو هێزی سیاسی کە ناکۆچی لە نێوان هەبووە و لە ناوچەیەک دەکات جێ نفوزی هەردوولیان زۆر کاریگەری هەیە زۆر طبیعیە ینی دوو هێزی سیاسی اتفاقەکەن دانیشن بەڵێ کاک دڵشاد سەبارەت بەوەی کە بە بڕای بەڕێزت ینی پێ دوای ئەم ڕێکەوتنە دژی پارتی دیموکراتی کوردستانە بۆیە کاردانەوەی پارتی بەم شێوەیە بوو خۆی وەک باسم کرد ینی مەسەلەکە لەکوێ سەری هەڵدا لەوێ سەر هەڵدا یعنی تۆ بۆ نمونە لە چەند مانجی ڕابردوو ساڵێکی کامل کە ئەو مشتومڕ منبلانەیە یا با بڵێن ئەو دۆخە نەخوازراوەی لە
پرۆسی سیاسی هەرێمی کوردستاندا هەبووە یعنی ئەو کێشەیەکە لە نێوان بەتایبەتی بابن بەتایبەتی بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستاندا هەبووە یعنی بۆ نمونە ئێمە هەموو جارمەوە هەموو خەڵک باس لەوە دەکات کە ئەگەر هاتوو گفتوگۆ یان کێشە لە نێوان لایەنە سیاسەکان هەبوو پێویستی بەوەیە لە دانوستانەکاندا یعنی تەنازول لە هەموو ئەطرافەکاندا ببیندر یعنی ئەو وەکو تێبینی خەڵکە و تێبینی لایەنە سیاسەکان تێبینی چاودێرانی سیاسیشە بەڵام ئەمە مەسەلەن سێری کە بۆ ئەوەی لە ڕێکەوتنەکەدا هەیە شتێکی زۆر کۆنکریتە وەک باسم کرد هەموو ئەو کەرەسانن کە گۆڕان کاری پێکردووە لە بەرامبەر پارتی دموکراتی کوردستاندا کەواتە یعنی تۆ لەوێ نابینی مەسەلەن ئەو چەند مانجی ڕابردوو کە هیچ هەر گفتوگۆیەک هەر دانیشتێک کە کراوە ئەوە بۆ کە دانەبزم یعنی هەز دەکرێت جۆرێک لە عینادی تێدا لەسەر ئەوە کە هەمان ئەو کەرەسانە بجارێک کە بەکار دێتەوە لەوێوە سیر دەکرێت بۆ نمونە مەسەلەن کە دەگوترێ یعنی هەردوو لە بۆیان لەگەڵ هیچ هێزێک تەواو هیچ هێزە پارتی خۆ هیچ هێزێکی تر نییە کە لە دژی ئەو ناوڕۆکی ئەو ڕێکەوتنە بوەستێتەوە بۆیە لەبەرەوە واتی بین دەکرێت کە فعلان یعنی هەز دەکرێت ینی ئەو وەکو گەل لە کۆمەچێک زیاتر وا دەبیندرێتەوە بۆ تێڕوانینی پارتی لەسەرەوەی دەنا زۆر بە تەبیعی وەردەگیر هەتا لە ڕاگەاندراوەکە شەیە پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان مەسەلەیەکی ئاسایی و کەس حەقی لەسەرەوە نییە دوو هێزی سیاسی هێزی سیاسی ڕێکەوتنەکەن پەیمانە بەس مەسەلەیەکی زۆر تەبیعیە و حەقی هیچ هێزێکی سیاسیش نییە تەدەخل بکە بەڵام لە کاتێکدا کە مەسلحەتی عامەکە کە باسکرێ بەڵام لە هەمان کاتدا هێزە سیاسەکانی تر وە ئەو هێزش کە بەرامبەر گلەی هەیە لە حاڵەتێکدا بێکە فعلا هەز نەکە ئەوە زیاتر وەکو تەماشا دەکرێت کە دژی بابڵێ هەموو بەرنامەکانی دژی بۆ چوونەکانی ئەو بە لە چەند مانجی ڕابردوو کە کراوە یعنی من بەڕاستی ڕێکەوتنەکە کابینم وا بینمان هیچ شتێکی دانیە و هیچ مەسەلەیەکی دانێت کە تەوافق بگەڕێت بۆ هێزە سیاسیەکان ڕێکەوتنێک لە مابینی خۆیان بکەن ڕێک یعنی شتێک وەکو زۆر کۆنکریتی وەکو دەستورێکدا ڕژراوە کە نەتوانێت مامەڵەی لەگەڵدا بکرێ یعنی قفڵ درراوە بەڕاستی لەسەر دەستێککە هێزە سیاسەکان ئامادەن بێنی ناوی دەکرێت بێنە ناوی بەڵام من وای دەبن کە قفڵ درراوە و واش دەخوێنێتەوە بەسەراحەت هیچ هێزێک ئەو دوولایەنە بۆنیە دواتەگەرم و لای بەڕێز کاک دڵشاد سوپاس دەکەم دواتەگەرم و لای بەس کاک بورهانەگەر بینە لای بەڕێستان خوێنەوەی بەڕێستان وەکو ئەندامێکی پێشووی پەرلەمان سەبارەت بە ئەو کاردانەوەی پارتی دموکراتی کوردستان چیە پێ دوای ئەم ڕێکەوتنە ینی جارێکی تر قەیرانێکی تر بۆ سەر قەیرانەکانی هەرێمی کوردستان زیاد دەکات بۆی ئەو کاردانەوەی کە لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا هەیە من سوپاس دەکەم ئەوەی من تێبینیم کردووە پارتی زۆر بەپە لە هەڵوێستی خۆی دەربڕی دوێنێ شەو ئاری هەرسین هەندێ تەسریحاتی لە پێیجی تایبەتی خۆی نووسی بوو ئەمڕۆ زۆر بەپە لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیان کرا بەڕاستی حەق نەبوو بۆ شوێ بەپە لە هەڵوێستی خۆیان بۆ دژایەتیکردنی ئەو ڕێکەوتنە دەرببڕن لە بەرەوەی خۆیان لە ئەدەبیاتی سیاسی خۆیان ئیدعای ئەوەکەن کە لەگەڵ یەکریزی و یەکبوونی ماڵی کوردان و هەتا ئەم دوو هەفتەیە بۆ مەسەلەی ڕیفراندۆم و گشتپرسی داوای زۆر یەکریزی لە میلەتی کورد دەکەن لەبەر ئەوە ئەو کاردانەوەی پارتی لە جێی خۆیان نییە بە تەسەوری من لەگەڵ ڕێزما بۆ پارتی لە کۆمەڵی مەسائل لە ترسێ لەوە ترسێ ئەم دوو هێزە یەک بگرن و هێزە ئیسلامیەکان لێ نزیک بنەوە و ئەو پەنابەرێ لە مستەقبەلێکی نزیکە بۆ هاوپەیمانی لەگەڵ لیستی کەمەنەتەوەکان و چەند لیستێکی ترا لە پەرلەمانە بۆ ئەوەی ئەکسەریەت لە دەستنەیە بە تەسەوری من لەوە ئەترسێت ئەم شتانی کە لەسەری ڕێگەوتن ئەم خاڵانی یەکێتی و گۆڕان لەسەر ڕێگەوتن دووەلی ئەوروپیش داعمێکە و ئەگەر دوای مدەتێکی تر شەڕی داعش و شەڕی مووسڵ بەرەو کەسبوونەوە بچوو مووسڵ کۆتایی پێهات مووقیفی پارتی لە ڕووی عالەمی خارجیە خراپە بێ کە نزیکی سی نوێنەرایەتی قونسوڵخانە هەیە پارتی لەو وەزع تازەیە ترسێکە لە چەند مانگی داهاتووە لە مستەقبەلی نزیکە ڕۆیە لەوە ئەترسێت کە ئەو لایەنانە لە بەردەمی عالەمی خارجیە ئەو ناشرینکەن و ئەم ئەوێ لە پێش هەڵبژاردننی ئەمریکایە ئەگە بە فرسەتی بهێنێ لایەنەکانی تر پەلکێشکا بۆ ڕیفراندۆم و ئەمە هەمووی دەلالت لەوەکە کە ئەوەی لە ناو قەیرانە ژیەسە پارتی دیموکراتی کوردستانە پارتی کێشەی هەیە لەگەڵ کوردەکانی سووریا کێشەی هەیە لەگەڵ پەکەکەیە کوردەکانی تورکایە کێشەی هەیە لەگەڵ دەوڵەتی عێراقیە کێشەی لەگەڵ لایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستانە هەیە و ئەو کەرەستانەی ئەو ئالیەتانی سیاسەتی خارجی خۆی کە بەکاریا بێنێ وەرەقەکانی زۆر مەحدودە وەرەقەی کەوتوی نەماوە وەرەقانی کە بەدەستیوێتی ئێستا هاوپەیمانێتی لەگەڵ تورکیا ئەوەیە کە نەوت و گاز بە منطقی ئەوە ڕوات و معیشەتی خەڵکی لەژێر دەستایە بەهۆی ئەمەوە هەیمەنەتی سیاسەتی خۆی و سیاسەتی تورکیا
بەسەر هەرێ مازاڵە بەڵام من تەسەورەکەم لایەنە سیاسیەکانی تر بەم ڕێکەوتنی کە کردویانە لەگەڵ لایەنە ئیسلامیەکانی شام و ڕاجعەیەکی گشتگیر بۆ سیاسەتی خارجی خۆیان و بۆ عاداتی سیاسەتی خارجیان کەن بە تایبەتی گۆڕان و یەکێتی و من تەسەورەکەم ئەوان بۆری نەوتەکانی خەتی استراتیژی عێراق بۆ عەقەبە بیری لێ بکەنەوە خەتی گەرمیان بۆ بە دیالەیە بۆ کورد و خەتی گەرمیان بۆ کرمانشان بیری لێکەنەوە لایەنەکانی بەرامبەریان بۆی هەیمەنەتی تووشیا و پارتیکەم بێتەوە و ئەوەی پەلوپۆی پارتی بەستووە کە خۆی حەزی لە دووی دارەیە بەڵام کێشەکەوەیە لە سای هەفتا بۆ لە سای هەشتای نەوتوگاز لە مەناتقی محافەزەی سلێمانی و کەرکووکایە و پارتی ئەو ئەدەواتانی سیاسەتی خارجی خۆی کە بەرامبەر لایەنەکانی تر و بەرامبەر دەوڵەتانی دەوروبەر لە بەردەستایەتی زۆر مەحدودە و کارتەکانی زۆر باش کاگوران بەڵێکەوەتە پێ دوایە ینی ئەم ڕێکەوتنە مەترسیەوە شەیە کە دووی دارە دروست بکات لە هەرێمی کوردستاندا من حرمەتم بۆ پارتی هەیە لە کینە بەرایەتی ڕقلێبوونەوە ناڵێم بەڵام پارتی پێش مانگی هەشتی ساڵی 2014 نییە چی لە ڕووی تەحالوفاتەوە چی لە ڕووی قوتی عسکەریەوە چی لە ڕووی هەیمەنەتیەوە چی لە ڕووی علااقاتی لەگەڵ حیزبەکانی داخلی کوردستان و داخلی عێراق لەبەر ئەوە ئەلیۆم ولایە ژوهلباری هەیە بڕوا ناکەم بۆی بچێتە سەر و ئەو هێزە نییە باسی ئەوە بک بڵێ ئەبێ من هەولێر و دوهۆک لەژێر دەستی منابێ گشت پرسیکەم هیچ لایەنێک لەگەڵ پارچەبوونی هەرێمان نییە و ئەوە هەولێسێکی نیشتیمانی نییە ئەگەر پارتی بیر لە دوو ئیداری کاتەوە لەبەرەوەی ئێمە میلەتێکی بچووکین دابەشتریکەین ئەوە نابێت وڵاتانمان بینیەوە رووسایە لەولاوە پەلاماری ئەبغازیایە و لەولاوە داغستان و لەولا چیشان و لەولا کرم و لەورا هەرێمەکانی دوێنسک و چەند هەرێمێکی تری ئۆکرانیا ڕووقایی جوغرافی خۆی فراوانکە ئێمە لەبەر خاتری چەند کەسێکی مەحدود یا لەبەر خاتری کەسێک بین هەرێمەکەمان پارچەکەین ئەمە نە سیاسەتێکی نیشتیمانیە نە سیاسەتێکی نەتەواییە نە سیاسەتێکی حەشیمانەیە بۆیە پێویستە ئەوەی کە مراجعەی هەڵوێستی سیاسی خۆی کات و ئەوە پیرۆزبایی بکردایە ئەوە لەگەڵ لایەنەکانی ترادا بنیشتایە بیوتە نەتیجەیمە بە شوویەکە بە دوای تەفاهمێکی گشتگیرە داوای بە دوای عەقدێکی ئیجتیماعی تازە لە نێوان نوخبە سیاسیەکان و لایەنە سیاسیەکانی هەرێما بگەڕایە نەک بەم شێوەیە هەڵوێست دەربڕێ لەبەرەوەی بەڕاستی ئەو هەڵوێستەش پرزەی پێوە دیارەوە جۆرێک لە ناڕۆشنی لە سیاسەتی خارجی پارتی پێوە دیارە باڵە سوپاس دەکەم دواتر گرم بۆ لای بەڕێستکەگەنەوە سەبارەت بۆی کە لە ڕێکەوتنەکەدا لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان جۆرێک لە گلەی لە یەکێتی نیشتیمانی دەکرێت کە چۆتە بەرێک لەگەڵ هێزێک کە کێشەی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە بەبێ ڕەچاوکردنی جۆرێک لە هاوپەیمانەتی لە ڕاستیە ئەو بەیاننامەیە گەر دیقەت بین بۆ نمونە لە یەکێ لە خاڵەکانی هاڵێ هیچ ڕێکەوتنێک لە نێوان دوو حیزب بگرە زیاتریش لە دوو حیزب لەلایەن پارتیەوە بە بنەمای بەڕێوەبردنی پرۆسی سیاسی و یاسایی و ئیداری لە هەرێمی کوردستان داناندرێت یعنی ئەگەر قەرارە ئەم دوو هێزە بەیەکەوە کارێک بکەن کوالیسیۆنێک پێک بێنن و زایدن ئەگەر لە داهاتووە وەکوی کە لە چەند مانگی ڕابردووی دەڕوویدا لە نێوان کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی کوالیسیۆنێک پێک بێنن بۆ دەربازبوونی هەرێمی کوردستان لەو قەیرانە پارتی دیموکراتی کوردستان قبوڵینە کە بۆ چوونی من ئەوە بیرو بۆ چوونێکی تا ڕادەیەک تاگڕەوانەیە و زۆر خراپە دووەم بۆ نمونە لە شوێنێکی تراوی کە جەنابێت باس کرد بۆ نمونە باز لەوە کە ئەم ڕێکەوتنە بەرەو دۆخەنە خوازراوەکانی جارانمانە باتەوە مە بەس لەمە بەڕاستی ڕوون نییە بەڵام بە بۆچوونی من پێم وایە دوو ئیدارەیە و ئەمە خراپتری ئەمە دژی ئەو بانگەشانەیە کە پارتی دیموکراتی کوردستان لە ڕابردوو کردوێتی کە ئێمە لەگەڵ یەخستنەوەی ئیدارەکانی بە تەواوی و لە ڕێکەوتنامەکەی یەکێت نیشتمان بچنەوەی گۆڕانیشە هاتووە بەڵام پارتی بەرپرسیانە لە ئەوەی کە تا ئێستاش ئیدارێکی یەکگرتومانیەکی دیش بەرپرسیار بێگومان هەردووشیان بەرپرسیان بوون بەڵام قسەکەوەیە بەشێکی زۆری گلەیەکان لەسەر پارتی دیموکراتی کوردستان بووە بۆ نمونە ئەوەی کە پشکەکان وەکو ڕابردوو لە پێشتر باسم کە پشکەکان وەکو یەکدا بەش نەکراون و لە مەسەلەی نەوتا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانی وەکو هێزەکانی تر گلەیی هەبووە و ئەوە لەسەر ئیستیفاقی استراتیژی بەڕێوە نەچووە کە پێویستە ئەم دوو هێزە بەیەکەوە لەگەڵ هێزەکانی تر هەرێمی کوردستان بەڕێوە بەرن بۆیە بە بۆ چۆنی من خەتەرترین شل لەم بەیاننامەیە ئەمەیە کە لە هەرێمی کوردستان
ئەگەڕێنەوە بۆ دۆخی بدوان نەخوازراوی پێشتر کاوە هەم ڕێکوتنامەکە یەکێتی و گۆڕان دژێتیوان پارتی دیموکراتی کوردستان لە ڕابردوو بە خۆشی دیعایەوە کە ئێمە دژی دوو ئیدارەین و بۆ مەعلوماتی جەنابەت ئەم پارتی دیموکراتی کوردستان پێی وایە کە یەکێتی نیشتیمانی چۆتە سەنگەرێکەوە کە هەڵوێستەکانی وەکو گۆڕان کە لە کاتێکا هیچ جوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دوای ڕێکوتنەکەشەوە هەڵوێستی وەکو سنووی گۆڕان نییە لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان لە کاتێکا ئەو دوو هێزە بۆ نمونە تا ئێستا کێشەی قوڵیان هەیە و لە حاڵەتێکدا کە ئەم هێزە ئەبێ وەکوتم ئەبێ بسنە ناو پەرلەمان ئەبێ بە یەک فراکسیۆن ئەبێ بە یەک لیز لە دوو لە پارێزگاکان بە یەکو دابزن ئەو پارتی دیموکراتی کوردستان ئەبوو بڵێک ئەم دوو هێزە دژی پارتی دیموکراتی کوردستانی چیانگرتوکە هێشتا هیچ نەبوو ڕێکوتنەکە دوێنێ ئیمزاکراوە هێشتا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ منە بۆ چۆنین پارتی دیموکراتی کوردستان من بۆ خۆشم نازانم بۆچی یانی ئەوە نیگەرانە لەو ڕێکوتنامەیە کە ڕێکوتن لە نێوان دوو هێزی سیاسیە کارێکی ئاسایی ئەکرێ بۆ نە کۆمەڵی ئیسلامی سبێنە نیگەران بێ لە ڕێکوتنی نێوان بستنەوەی ئیسلامی یەکگرتوویا بە پێچەوانەوە بێگومان نەخێر ئەم هێزانە بۆ خۆیان بڕیارە دەنوە چۆن کارکەنیان لە ئیتلافێکیان بەڵام بەداخەوە پارتی دیموکراتی کوردستانەوە ئینکاسات و ئەو کێشانی لەگەڵ بستنەوەی گۆڕان هەبوو ڕێک دابەشی کردووە بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانیشە لە کاتێکا کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێیوا بووکە ئەم ڕێکەوتن نامەیە پێویستە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دیالۆگی لەسەرکردن و جارێشکە یعنی بۆ نمونە کۆی بەشێکی زۆری ڕێکەوتن نامەکە داوای چیەکە داوای سەر لە نوێ هەموارکردنەوەی هەموو یاساکانەکە یاسای سەرۆکایەتی پەرلەمان یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان و یاسای نەوت چۆن دەکرێت بەوەی پارتی دیموکراتی کوردستان نەوتراون سیستەمی سیاسی بگۆڕێت لەکوێ وتراوە ئێوە مەسەل لە خەڵکی بەیانەوەکە گۆڕینی سیستەمی هەرێمی کوردستانە بۆ پەرلەمانی یاخود جەختکردن لەسەر باشە هەموو هێزەکان داوای ئەمەیان کردو ئەنی پێشترێکە لە گرفتەکانی ئەم وڵاتەوە بووکە پێویست بوو سیستەم بکرێتە سیستەمێکی پەرلەمانی و کاتێک کە تۆ ئەکسەریەتی هێزەکان لەگەڵ ئەم بۆچوونن خۆی بێ بە نەزەری ئەتیباروەری بگری ئەی قسەکە لەسەرەوە نییە کە ئێمە پەرلەمانمانەیە بێت لە ڕێگای پەرلەوانەوە ئەم کەیسەیەک لا بکرێتەوە هەموو هێزەکان تەوافقیان هەبوو لەسەرەوەی کە پێویستە سیستەمی پەرلەمانی بێ و سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانەوە هەڵبژێردرێ و ڕەغمی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان جگەلەوەی کە هەڵگری مانیفێستی مەسلەی سەربەخۆی و ڕیفراندۆم بوو ئێستا لە بەیاننامەکە وا لێک دراوەتەوە بۆ بەلاڕێدابردننی ئەم مەسلەیە کە بە بۆچوون ئەم پێش هەموو کەس یەکێتی نیشتیمانی کوردستان تەسحی بۆ داوە و قوربانی بۆ داوە و ئێستاش تەییدی یەکاوە بۆ چوونی منەوەی کە هاتووە کە گوایە پارتی دیموکراتی کوردستان ئەم وڵاتە ئەم ئیدارەی بەبێ پارتی دیموکراتی کوردستان بەڕێوە ناچێت بێگومان ڕاستە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی تریش پێیان وایە و بە بچنەوەی گۆڕانیشەوە کۆمەڵ یەکدوش پێیان وایە کە ئەم وڵاتە بەبێ پارتی دیموکراتی کوردستان بەڕێوە ناچێت بەڵام پێچەوانەکەشی ڕاستە یعنی ئەم وڵاتە بەبێ ئیسلامیەکان و بەبێ یەکێتی و بەبێ بچنەوەی گۆڕانیش بەڕێوە ناچێت بەڵام ئەم بەڕێوە چوونە ئەبێ ئەگەر قسەکە لەسەر ئێستێقاقەتی ئینتخابی ئەگەر قسەکە لەسەر پرۆسیسی دیموکراسیە ئەبێ حساب لەسەر دەنگی ئەم هێزانە بکرێ ئەم هێزانە ئیرادەیان لە خەڵکەوە وەرگرتووە و یەکێتی نیشتیمانی بچنەوەی گۆڕان جگەلەوەی 42 کورسین و پێم وایە هێزەکانی تریش ئەو 5 هێزە ئەساسیە لە کێشەکان و قەیرانەکانی ڕابردوودا بەداخەوە خۆتان بینیتان پارتی دیموکراتی کوردستان بە تەنها کەوتە لایە کەوتە تەرەفێک هەر لەسەر ئەم بۆچوونانەی لەلایەن چوار هێزەکەی ترەوە مەقبوڵ نەبوو قبولکراو نەبوو بەداخەوە ئێستا دوای ئەم ڕاگەیان نشکە پارتی دیموکراتی کوردستان داوێتی بە بۆچوونە من یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە کە تاکە چارەسەر وەحل بریتە لە کۆبوونەوەی هەر پێزلایەنەکە لەسەر مێزی گفتوگۆ و یەکلاکردنەوەی کەیسی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی پەرلەمان و مەسلەی نەوت و وەزارەتی سامانە زۆر باش سوپاس دەکەم کاک دڵشاگە بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە مەترسی دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان ئەگەر مەترسیەکە بێ ئایا پارتی دیموکراتی کوردستان لێ بەرپرسیارە یاخود بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو ڕێکەوتنەی کە کردویانە ئەوەی کە هەبوو بەڕاستی کاتی خۆی با بڵێن پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵیان داوە ئەوەی کە هەبووە لە کوردستاندا شەڕی ناوخۆ بووە بە ئاقارێک بە ئیتیجاهێک بڕوا کە کۆتایی بەو دۆخە بێ و هەوڵ بدرێت و ئیدارەی لەلایەن ئەو دوو هێزەوە یەک کراوەتەوە هەوڵی بۆ درراوە ئەگەر کە بە کۆمەکرویشەوە مابێ یان با بڵێن قسەی لەسەر بکرێ بەڵام مەترسیەکە لەسەر ئەوە عنی لەو تێبینەیەکە لەسەر ئەوەیە کە چێ بەرپرسیارم پێم وایە ئەگەر هەوڵ بدرێ بەوەی لایەنە سیاسەکان چکە هەوڵی پێشەوە هەوڵی هەموو لایەنە سیاسەکان بە من ئەوەی تێبینیەکەم کە بەڕاستی ئەم ئیتفاقە زیاتر کوردستان بەرەو دۆخە گەباکە حاڵەتێکی تەوەربەندی لە نێوان هێزە سیاسەکان دروست دەبێت بۆ نمونە من پێم وایە بەڕاستی دوو تەوەر لە نێوان هێزە سیاسەکان دروست دەبێت بۆ ئیتیجاها ڕازیاتر جاکەواتە وزە و توانە و هەڵوێستی هێزبە سیاسەکان دەبێت لە نێوان ئەم دوو تەوەربەندیەدا یعنی کوردستان کە دابش بێتە سەر دوو تەوەری حیزبی بەڕاستی
يعني ئەوەیە حاڵەتەکە لەوەدا دووتەوە وەکو جاران لێبێت ینی چۆن حیزبەکان دابش بن و چۆن تووشی حراجبوون بن بدەنە پاڵکامە تەوەریان کامە تەوەری ئێستا دروستە بێت تەوەرەتر دروستە بێ بۆی ئەو حاڵەتێ وا دەکە کە دۆخەکە باتەوە ئەو دۆخەکە حاڵەتێکی نەخوازراو دەبێت لە حاڵەت یعنی ڕاستی ئەگەر تا ئێستا تێڕوانینەکان لێک جیاواز بوون لە بەرامبەر بەغدا لە بەرامبەر واقعی ناوخۆی کوردستان پێمای وا دەکە زیاتر ئەو تەوەربەندیەوە ئاکە کە تێڕوانینەکان زۆر لێکتر دوور بکەنەوە بۆیە ئەوە دۆخێکی نەخوازراوە بێ یعنی حاڵەتەکان وا بوون کە حیزبە سیاسەکان پێکەوە هەمویان پێکەوە کاریان کرد بە تایبەتی پێنجدانەکە کە کۆبوونەوەکانیش دەمان خراپ کەوتەوە و بەڕاستی زۆر باشتر بوو هێزە سیاسەکان پێکەوە کە دانیش بن ئەگە تا ئێساش کۆبوونەوە باشتر بوو لەوەی کە بگاتە دۆخێکی وە کە دۆخی سیاسی بەو حاڵە بگە پاشان یعنی بەڕاستی بەنسبەت پارتی کە دۆخی خراپبووە لەسەرەوە نیە کە دۆخی خراپبووە عالمی خارجی و ئەوانە عالمی خارجی یعنی ئەوە پەیوەندی بە عالمی خارجی و هەیە علاقەی بەوە نیە چونکە ئەگەر بە عالمی خارجی بیعندەوە ئێستا هەموو کونسوڵەکان ئامادەبوونیان هەبای لەو ڕێکەوتنەی کە دوێنێ هەبووە ئەنم پێم وایە ئەوان بەڕاستی بە جۆرێک لە بازی دۆخی ناوخۆی کوردستانە بەو شێوەیە تەماشاکەن کە خوێندنەوان وایە ئەنی زیاتر ئەوە پەیوەندی بە هێزە سیاسەکانەوە هەیە بۆیە مەسلەی عالمی خارجی و کۆتایی داعش خۆزیە من تەمەناکەم بەڕاستی کێشەی داعش و شەڕی داعشمان لەکۆڵ بێتەوە اینجا با هێزە سیاسیەکان بۆ خۆیان بێن دابنیشن و قسەی خۆیان لەوە بکەن کە دۆخی دوای داعش چۆن دەبێ و پەیوەندیەکانیان چۆن دەبێت یعنی بەڕاستی بەنسبەت پەیوەندیەکانی پارتی لەگەڵ لایەنە سیاسیەکانیش بە تایبەتی لە هەرێم کوردستان یعنی ڕێک بۆ بەڵامیدی لە کۆبنەوانی کە هاتنە پێش ئەو دۆخە سیاسەکان نەخوازرا بوو هاتە پێش ئەو وای لێکرا ئەگەرنا بۆ نمونە لە 8/5/2015 باشترین کۆبوونەوەی هەموو هێزە سیاسیەکان بە حضوری جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و عەلا سەرجووری عەمەلیات پێکبەندی بۆ هەموو لایەنەکان بۆ هەموو ئەگەرەکان بۆ ئەگەری هەتا مەسەلەی سەر بخۆی یعنی هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە بەڵام ڕێک مانجێک و چەند ڕۆژێک دوایەوە حاڵەتێکی زۆر پێچەوانەوە هاتە پێشەوە کەواتە من پێم وایە گومانەکان و کێشەکان هەموو لەوێ سەریان هەتا بە ئەم ڕۆگەیشکە گەیشتە ناخۆشی و بەلامەردانی بارگاکان و شێدکردنی خەڵک و یعنی حاڵەتەکە لە خۆپیشاندان و لە قسەکردنەوە گەیشتە مەسلەی ئەوەی کە سووتاندنی بارگە کە نەریتێکی بابڵێم زۆر بەڕاستی قێزەوە نەگە هەر لایەنی سیاسی بیکە بۆی دەڵێم یعنی پێویست بوو لایەنە سیاسەکان ڕەچاو بکەن من پێم وایە ئەم ڕێکەوتنەوە ئاکە یعنی جارێکی تر هێزە سیاسەکان دابش بن بەسەر دوو محور بەڕاستی یعنی دیسان کۆبوونەوە دەست پێکە لەسەرەوەی لایەنە سیاسەکان تر چۆن دابش بن بۆیە من دەڵێم خەتەریەکە ئەلەوەدا یعنی ئایا هێزە سیاسەکان کە بەسەر دوو لایەن دابش بن یعنی ئێمە چمان کرد بەڕێزت باز دەکەیت کە مەترسیەوە هەیە کە هێزەکان بەسەر دوو تەوەرە دابش بن ئایا ئەو دوو تەوەرە کامانن ئایا دوو ئیدارە یاخود مەسەلەن هێز مەسەلەن بەرژەوەندی ئیقلیمیە تێنەگەیشت لە پرسیار بەڵێ بەڕێزت باز لەوە دەکەیت کە مەترسی هێزەکان بەسەر دوو تەوەرە دابن ینی مەترسی دوو ئیدارەی دەکرێت بەهۆی ئەم ڕێکەوتنە خۆی لەوەیە بەڕاستی من دەڵێم تەمەنا ناکە کەس تەمەنا ناکە کە دوودارەی بێتە کایە بەڵام ئەو دۆخەواکە بەڕێی من و ڕێی خوشەخصی خۆمەکە تەوەربەندی دروست بێت لە کوردستان یعنی هێزە سیاسەکان جارێکی تر دابژن بەسەر دوو تەوەر وا تێبینێکرێ و ئیحراجی بۆ هێزە سیاسەکان تریش دروستەکە بەڕاستی من پێم وایە دوو تەوەر جا بە دوو نازانێت ڕەنگە سێش بی یعنی بۆ من ئێستا هێزە ئیسلامیەکان ئەمڕۆ دەنجێکە لەسەر ئەوانش کۆبوونەوە بکەن یعنی ئەو دابەشبوونێکە من پێم وایە زۆر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە بەرژەوەندی دۆزی کورد لە بەرژەوەندی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان نابێ یعنی خۆزیات جیاوازیەکان زۆر طبیعی نیە کە وەربگیرێت جیاوازی هێزە سیاسیەکان هەر زۆر طبیعی هەر هێزێک جیاوازیە لەگەڵ هێزەکانی تر بەڵام ئەوەی کە گرنگە کە تا ئێستا پرۆسی سیاسی هەندرا بە شێوەیەکی ئیتفاقی لایەن هێزە سیاسیەکان من پێم وایە دۆخەکە بەو حاڵەتە بۆ ئیتیجاه دەڕوە یعنی ئەگەر بۆ ئیتیجاهش بڕوە کەواتە هێزە سیاسەکان لە زیاتر زۆر لێک نزیک بنەوە ئێستا دۆخێک دێتە پێشەوە زمینەیە خۆشەگری بۆەوەی هێزە سیاسەکان زیاتر لێک دوورکەونەوە کەواتە ئێمە لێرە ئەوەی کە نەخوازراوە من پێم ئەو حاڵەتیشکە ئەنجاکە هاتوو هێزە سیاسەکان لێک دوورکەوتنەوە و تەوەربەندی بە شێوەیەک دروست بوو کە دەلاقەکانیان کلێنی نێوان هێزە سیاسەکان زۆر فراوانترکە یعنی لەوێ مەترسەکە دروست دەبێت لەوێ دەبێت چاڕوان کە ئایا ئێمە چی دەکەن لە هەرێمی کوردستاندا ئیدارەمان دەمێنێت دوو ئیدارەمان دەمێنێت سێ ئیدارە یعنی بەڕاستی کێشەکە لەوەی ئێمە هەوڵ بدەین هێزە سیاسەکان کۆ بکەینەوە زیاتر یان هەوڵ بدەین هێزە سیاسەکان بە زۆرێک بیان لێ بکەن پەرتەوازە بن بەسەر تەوەرەکاندا یعنی ئەوەی کە ئەو دۆخی کە جاران هەبوو بەو شێوە بە لە هەرێمی کوردستان بەڕاستی دۆخی دابەشبوونی هێزە سیاسەکان لە نێوان دوو تەوەردا یعنی ئەوە تێبینێکە لەسەر ئەوەیە ئەگەر نا ئیتفاقی لایەنە سیاسەکان شتێکی زۆر طبیعیە ئیتفاقەکان و بەرنامەی سیاسی خۆیان هەبێ بەڕاستی تێبینەکان هەر لەسەر ئەوەنە زۆر باش سەبارەت بۆی کە بەڕێز باس لە دوو تەوەر دەکەی دوو تەوەرەکە مەبەستت دوو ئیدارەی مەبەستت چییە؟ دەوڵەتی عێراق نییە و باسی کرد برادری کێشێکی
دەنگت باش بەڵێ بەڕێزت باسی دوو تەوەردەکە لە نێوان دوو حیزبدا مەبەستەوەی کە دووبارە ئیدارەیەک بۆ پارتی دموکراتی کوردستان بێ و ئیدارەیەکیش بۆ یەکێتی نیشتیمانی بێت. بەڵێ من پێم وایە یعنی دابەشبوونی حیزبەکانە لەم جا کاتێک کە حیزبەکان دابەشم ئێمە حیزبەکانمان پێکەوە بوون حکوومەت دروست بێ حیزبەکان پێکەوە بوون هەمویان انتخابات بە بەشداری انتخاباتیان کرد بەڵام ئێستا هەست دەکەم یعنی دۆخەکە بەرەوە دەڕوا ینی تەوەربەندی دروست بێت تەوەرێک با بڵێن ئێستا کە ڕێکەوتنی کرا بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی و تەوەقوعی دیزا تەوەریتری دروست بێت پێشەوە لایەنە سیاسەکان یعنی ئێمە کەواتە بەڕاستی هیچمان بە هیچ نەکرد ئێمە هێزە سیاسەکانمان لە زیاتی کۆیان کەینەوە لە بەرامبەر ئەو ئەگەرانی کە دێنێ پێشەوە لە بەرامبەر ئەو دۆخی کە لە کوردستان هەیە لە بەرامبەر کە هەمومان ئیدعای دەکەن بەداخەوە هەموو هێزە سیاسەکان ئیدعا دەکەن بۆ چاکردنی و دۆخی خەڵکە ئەوە قسەیەکە بە خەڵکی دەفرۆشنە هەمومان ینی زۆر بەکاری دێنین بەڵام ئەوە پێم وایە بەڕاستی چارەسەر ناکە لەبەرەوەی ئەگەر هاتوو هێزە سیاسەکان هەمویان پەرش و بڵاو من لێک دوورکەوتنەوە مەجالێک نەما بۆ هێزە سیاسەکان ینی ئێمە بە چ شێوێک دۆغی ئەو دۆخە چارەسەر دەکرد بە چ شێوێک چارەسەری کێشەی خەڵک دەکرێت نازانم. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرم وڵای بەرز کاک بورهان ئەگەر بگەین وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە چی بکرێ بۆ ئێوە مەترسیەکی ئێستا هاوڵاتیان یاریمی کوردستانەیە لە دروستبوونەوەی دوو ئیدارەی ئەمە ڕوونەدات ئەرکی کێ کە ڕێگەنە دەدەم ئەم دابەشبوونە کە ئێستاش بە تەواتی مەسەلەن ئیدارەکان یەکیان نەوتو بەڵام بە تەواتی بۆی کە لێک نەترازێنە و مەسەلەن کوردستان هەرێمی کوردستان حکومەت دابەش نەبێەوە پەرلەمان جارێکی تر دابەش نەبێتەوە. بەڵێ وڵا پێش هەموو شتێ پەرلەمان لە کار خراوە پەرلەمان دابەش نەبێتەوە وەڵام من لەگەڵ خورمەت مەجارە پێش وەڵامی پرسیارکەەوە بەمەوە هەنێ تاقی و بە دووەدا چۆنەوەی لەسەر قسەکانی برای بەڕێزم کاک دڵشاد لە بیدایەتەوە ئیشارەتی بۆیە بنەمای تەوافق ئیشی پێکراوە بنەمای تەوافق لە هەرێمی کوردستانە ئیشی پێ نەکراوە من ڕقم لە پارتی نییە بەڵام چەند حقیقەتێکەیە حەزەکەم ڕوونی کەمەوە لە سیاسەتی خارجی هەرێم بەرامبەر تورکیا بەرامبەر بە ئێران لە سیاسەتی نەوتیە لە سیاسەتی معاشیە لە سیاست بەرامبەر کوردانی سووریا و دەواازەی سمیێڵکا و حیساری اقتصادی و لە هەموو مەسائل تەوەرە سیاسی کاریگەرەکانە پارتی ئینفرادی بە قەرار کردو ئیتر نازانم چی تەوافقی هەبووە لایەنەکانی ترەوەی هەبووە ئەوەی من دیقەتم ما بێندام پەرلەمانیشم دیقەتم ماوە هەموو میکیاجی ئەو دەسەڵاتیان کرد کە پارتی تێ لایەنەکان وەک تابع و مەتبوعی پارتی وا بوون باز لەوە کراکە ئەو ڕێگەوت نەکراوە ئەوەی یەکێتی پیرازی بۆ ئەدەبیاتی سیاسی گۆڕانە و کەرەستەکانی گۆڕانە وەڵای منەوە نازانم من سەیری پێڕۆ پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستانم کردووە ئەوەی لەم ئیتیفاقیا باس کراوە هەموو نەفسی و شتانی لە پێڕۆ پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە و لە سەرەتاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پلان و بەرنامە و استراتیجیانە هەیە ئیتر نازانم بۆ ئەمە بوو بە ئەدەبیاتی سیاسی بزوتنەوەی گۆڕان برای بەڕێزم کاک دڵشاد باسی ئەوەی کرد کە هەرێم بەسەر دوو تەوەرە دابەشە بێت من نازانم مەبەستی دووتەوەری ئیقلیمیە ئەگەر دووتەوەری ئیقلیمیە ئیتیهامی تەڕەفی ئەم لا ئەکرێ یەکێتی و گۆڕان و لایەنە ئیسلامیەکان بە تەڕەفگیری ئێران وەڵای من نازانم هێزی داعژاتە مەخمور یەکەم هێز کە هەستا لە یا و دووسی خۆی ئێرانی بوو لە مەخمور گوێر تەسفی داعشی کرد و سەرۆکایەتی هەرێمیش بە ئاشکرا بەیان نامی سوپاسنامەی بۆ جمهوری ئیسلامی ئێران دەرکرد ئەوە هێزی تورکیا لە کۆتایی نەوەتەکانەوە تەواجودی هەیە لە شیلات زێ و دێرەلوو بۆ ئەمە بوو بە تەوەربەندی ئیقلیمی ئەگەر تەوەربەندی داخلیە تەوەربەندی لایەنێک و چەند لایەنێکەکرێ ئەمەی هەیە لە کوردستانە 5 حیزبی ئەساسی هەیە چواری ئەڵێ بێ سیستەم پەرلەمانی بێ ئەبێ قەزا کاریگەر بێ ئەبێ انتخابات نەزیه بێ ئەبێم ئیسلاحاتانە بکرێت لە پەرلەمان و لە یاسای نەوتوگاز و یاسای پارێزگاکان و لا مەرکەزیەتی ئیداری مالی لایەنێک بە تاقی تەنیا دژی ئەمەیە یعنی وەسایلی سیاسەتەکەیشی لە وەسایلی دیموکراتی و پەرلەمانی لایەوە بە وەسایلی ڕێگری لە سەرۆشی پەرلەمان لە مدیر عام و وەکیل وەزیرەکانی لایەنێکی سیاسی تر ئەمە هەموو لعبەیەکی دیموکراتی تێپەڕانەوە خۆ لە ئەمریکا بە وەفدی پارتی و برادرانی یەکێتی شکە لەگەڵیان نەبوو پێیان نووسراوە یۆ تاکە شت کە پێتانەوە نازیێتان و هەرێمێکی دیموکراتین ئێستا ئەوە شتان نەما پێوەی بنازن بۆچی داوای داعم ئەکەن لە عالەمی خارجی ئەوە برادرانی پارتی و خۆیان باشتر دەزانن لە علاقاتی خارجی دەربارەوەی چی بکرێ بۆی ئەو مەترسیە ڕێگری بکرێت لە لێکترازان و بۆ پارچە پارچە بوونی هەرێم من بە شتێکی عەقڵانی نازانم لایەنە سیاسیەکانی چی گۆڕان بێت چی یەکێتی بێت چی برادرانی ئیسلامی بێ بە حیزبی ئیسلامی جۆرە و جۆرەکانەوە لەگەڵ دوو ئیدارەی یابن بەڕاستی ئەمە تاوانە ئەمە ئەبێ پارتی پەلکێشکرێ بۆ ئەو لعبە دیموکراتی کە لە هەرێما هەیە ئەبێ بە هەموو شێوێک دژی زمانی چەک بین
وە چەک ماڵوێرانی بەدەستەوەی و دابڕانی زیاترە و برینەکانی ساڵانی نەوەتەکانمان بیرەخاتەوە حەز لایەنێک باسی چەک و چۆڵەکە باسی شەڕەکە ئەبێ بابێت مەسیری دیلەکانی شەڕی ناوخۆی نەوەتەکانی بینی لایەنەکان ئاشکراکە بابێت تەعویزی دیلەکانی شەڕی ناوخۆ و سەقەت و سقوتەکانی شەڕی ناوخۆ و کوژراوەکان و شەهیدەکان بات ئەو وەختە بێت باسی شەڕی ناوخۆکە خۆ خەتای ئەوانیش نییە باسی شەڕی ناوخۆکە خەتای ئەو میلەتەیە کە دوای هەنێ سیاست و هەنێ بەرنامەکەوێت چی بکرێت بەڕاستی دەوری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە دەوری ئەم چوار حیزبێترە بە ئیسلامیەکان و وێشێتی گۆڕانەوە کە هەڵوێستیان نەبێت دژی لێکترازان و شەڕی ناوخۆ و ئیدارەیی بن و بەڕاستی لە ئاسی دیبلۆماسیە ئەم چوار دەوڵەتە ئەم چوار حیزبە یەکێتی و گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی زائیفن و کۆنتاکتێکی بەهێزیان لەگەڵ ئەو سینیۆنەرایەتی قونسوڵی هەولێرانیە لەگەڵ عالەمی خارجیان نییە و هەستەکەم هەنێ جار معلومات بە چاواشەکاریەگا بەوان ئەبێ ئەمان لە ئەدەواتی سیاسەتی خارجی خۆیانە پەنابرن بۆ قونسوڵەتانە بۆ عالەمی خارجی و چەندەها وەسایلی تر هەیە کە ئەتوانێت بە وردی دراسە بکرێ ڕێگری کرێ زۆر باش کاتەوە بە دوو زۆر باش سەبارەت بەوەی کە ئێستا دوای ئەو کاردانەوەی پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر بە ڕێکەوتنەکە کۆی مەسەلەن باسی گۆڕینی سیستەمی حکومڕانی بۆ پەرلەمانی دەکا باسی یەخستنەوەی هێزی پێشمەرگە باسی مەسەلەی شەفافیت لە کەرتینەوت باسی مەسەلەی بەدامەزراوەکردنی پەیوەندیەکانی دەرەوە ئایا جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە ئەستەم نییە؟ من بڕوا ناکەم ئەستەم بێ پارتی یاری لەگەڵ وەختەکە و هیوادارم بە وردی دراسەتی بارودۆخی هەرێمی کوردستان کەن و تاکە زەرمەند میلەتی کوردە لی و ئەگەر ئێمە فرسەتێکمان بواتۆتە پێش ناکرێ پارتی بە 38 کورسیەوە داوا بکە سەرۆکی هەرێم ئەو بێ سەرۆگۆزیران ئەو بێ سیاسەتی نەوتی ئەو بێ سیاسەتی مەعاشی ئەو بێ و داوای شتێکی زۆر نامنطقی و نامەعقول بکات درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بێ و ئەمە پێچەوانی مەبادی دیموکراتی تا وەکو مەحەدی دیموکراتیەتی عالەمی دەستنیشانی کرد و دەساودەستی دەسەڵات و ئەمە بەڕای من ئینتیحارە بۆ لایەنە سیاسیەکانی تر بەوە ڕازی بن و پارتی نەک هەر بەوە ڕازی نییە و لە ئاخر کۆبوونەوەی شاری جوانە ئەگەر دو ساڵیشی بیرێتەوە ڕازی نەبوون مناقەشەی سەلاحیەتەکانیشی بکرێت بەڕاستی لەگەڵ دەستوری عێراقی شانایەتەوە و لەگەڵ نەظمی تازەی عالەمی شانایەتەوە و ئەم وڵاتە پێش ئیتیفاقکردن لە نێوانی حیزبەکانە پێویستی بە عەقدێکی اجتیماعی هەیە لە نێوان حیزبە سیاسیەکانە و ئەگە پارتی ترسی ئەوەی هەیە ئەم دەسەڵاتانە لە دەست با بڵێ لایەنەکانی تری ژەمان عەقڵێتی نەوەتەکانیان هەیە ئەو وەختە من زائیف بم ڕەحمم پێ ناکەن ئەو پارتی دیموکراتی کوردستان ببوورە داوای زەمانەت بکات لە لایەنە سیاسیەکانی تر ئەمە لە جێی خۆیەتی لەو ناحیەوە ئەگە پارتی زەمانەتی وەرگرت و سوور بوو لەسەر ئەم سیاسەتەی خۆی ئەو وەختە بۆ لایەنە سیاسیەکانی تر هەیە بەجددی ئیش لەسەر ئەو مۆزوع بەڵێ سوپاس دەکەم دواتەگەر کاتە بگەڕێن بەوە کاگەن سەبارەت بۆی کە ئەمە ترسیەوە نییە کە مەسەلەن ئێستا خەڵکی کوردستان خەیرانی زۆرە لە مەسەلەی موچە لە مەسەلەی قەیرانی دارایی ئەم ئاڵۆزبوونی پەیوەندی ئەو هێزی سیاسیەکان زیاتر خوڵ بێتەوە کاریگەری خراپ لەسەر خەڵکی کوردستان بێگومان ڕاستە بەڵام تۆ دیقەت بە لە دوای ڕێکەوتنەکەوە لە دوای ڕێکەوتنەوە کە دوێنێ ئیمزاکراوە بەشێکی زۆری خەڵکی کوردستان و لە دەرەوەی یەکێتی و گۆڕانیش خەڵک پشتیوانی ئەکاوە پێی خۆشە ئەم ڕێکەوتنە بۆ چکە بەشێکی زۆری خەڵکی کوردستان چوەکو ئیستیقاقی انتخابی چوەکو شارەئیش حەز دەکا ئەم ڕێکەوتنە ئەتوانێ بۆ نمونە بەشێک لە قەیرانەکانی هەرێم چارەسەرکە ناڵم هەمووی ئێستا گەر مەترسی دوی دارەی هەبێ کێ و ڕێکەوتن دەتوانێت خەڵکی کوردستان لەم بارەی و تەشخیص بن ئەمە چیە دوو ئیدارەی ئەوێ دوایەوە کاتێک کە باز لە قسەی دوو تەوەریەکرێ یا دوو جەمسەریەکرێ لە هەرێمی کوردستانە وازەحە دوو تەوەری پارتی دیموکراتی کوردستان کەوتوتە جەمسەرێکەوە لە ئاستی ناوخۆ و چوار هێزەکەی تر و بەشێک لە هێزە بچووەکانی تریش کەوتونە تەرەفێکی تر کەواتە لەم بارەی و ڕاستە کە هاوشێشەکە ناسەنگە پێویستە ڕاست بگرێتەوە هاوسەنگ بگرێتەوە ئەوە دیوێکی تری بە بۆچوونی منەوەیە کە ئەم ڕێکەوتنە بەڕاستی ئەوی دیعانەی بەتاڵ کردەوە کە زۆر جار هێزە سیاسیەکانە وتکە یەکێتی پاشکۆی ئەمە پاشکۆیەوە دەرکەوت یەکێتی نیشتمانوتان پێشەنگە نەک پاشکۆیەوە ئەم پێشەنگ بوونەی بە بۆچوونی من نابوو پارتی دیموکراتی کوردستان تا ڕادەیە نیگەرانکە و ئێمە شایدیەوەین کە جگەلەوەی کە ئێمە ڕێکەوتنامی استراتیژیمانەیە وەکوتم قەدرێکی زۆری تیاکراوە بەرامبەر یەکێتی نیشتمانی کوردستان و دوای لە هەڵبژاردنەکانی پێشودایمە بینیمان پارتی دیموکراتی کوردستان و بچنەوەی گۆڕان ڕێکەوتنێکیان ئیمزا کرد بەبێەوەی کە یەکێتی نیشتیمانی بەڵام ئەوانەوەی کە یەکێتی نیشتیمانی پابەندی ڕێکەوتنەکانی نەبێت لەگەڵ لایەنەکان بێگومان بۆ نمونە بەس مەبەستمەوەیە کە ئێستا بەر لەوەی کە ئێوە بە شێوەیەکی
بەڕاگەان باز لەوکە کە ئیتفاقی استراتیژی کۆتاییات و هاتوون ئیتفاقتان لەگەڵ هێزێکی تر کردووە کەس نەیوتۆ ئیتفاقی استراتیژی کۆتایی هاتووە ئەم ڕێکەوتنمانەی نەخێر ئەم ڕێکەوتنە هێشتا ئەم ڕێکەوتنە بە بۆچوونی من ئەو تەفسیرەکان دێرە برادرانی پارتیەکەن غەڵەتەکە ئەڵێ ئەم ڕێکەوتن نابێ ڕێکەوتن لەگەڵی کەسێکی تر ئەڵێ ئەم ڕێکەوت نابێ ڕێکەوتنێکی سیاسی کە لەگەڵ هێزێکی ترەکەی دژی ئەم پارادۆکسێکە ئەم ڕێکەوتنە پێچوانی ڕێکەوتنی استراتیژی نییە نەخێر ناوڕۆک نەخێر ڕێکەوتنی سیستمی سیاسی پەرلەمانی کراوە کەی بە باسی ئەو کاتە ئەزانین چۆنە خۆ ڕێکەوتن بە پێی زروفێکی مۆزوعیەکری ئێمە کاتی خۆی کە ڕێکەوتنمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە ڕێکەوتنامی استراتیژی زروفێکی مۆزوعی هەبوو شەڕی ناخۆ بوو بۆ کۆتایی هاتن بە شەڕی ناخۆ ئەو ڕێکەوتنامی استراتیژیمان ئیمزاکرد ئێستا زروفێکی مۆزوعی هاتوتە پێشەوە بۆ مەسەلەی ئەو مەسەلانی کە جەناب باسیەکەی و هەموارکردنەوەی یاساکان پێویستی بە یاسایەکی لەم شێوەیە هەیە خۆگە ڕێکەوتنامی استراتیژیش ئێستا بنووسرایە بە هەمان شێوە باسی ئەم مۆزوعەیە کرد یعنی ڕێکەوتن بریتە لە تشخیصکردنی زروفێکی مۆزوعی و دۆزینەوەی چارەسەر بۆ ئەو قەیرانانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوەیە دووەم بە بۆچوونی من پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە تووشی تەوهومێک بووە ئەوەیە کە پێی وایە ئەم ڕێکەوتنە وەکو لە بەیاننامەکەی ئەم ڕۆژە دیارە ئەم ڕێکەوتن نامەیەکی یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵ یەکگرتو حیزب بچووەکان ئێران عێراق پەکەکە پێدێ بۆ دژی پارتی دیموکراتی کوردستان کە لە ئەساسا وانە بەڵکو تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم مەسەلانە ئاوا بووە کە پێویستە سیاستەکانی تورکیا لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێ پێویستە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک من نەدا بۆ شەڕی پارتیکرێکەکانی کوردستان داخستنی سنوورەکان و پێویستە ئێمە تشخیصی دروستمان هەبێ لە ڕووداوەکانی ڕۆژ ئاوا دەخالت نەکەین هاوکاری چۆن پارتی تۆمەتبار دەکرێت بە ئەوەی کە لەبەرەی تورکیادا یەکی دیشتۆمەدەکە کە لەبەرەی ئێراندا مەسەلا باشە بورهان باسی کرد ینی بۆ لە دوای ڕاپەڕینەوە هێزێکی تورکیا لە منتقەکەیە هەیە کە هاتوون بۆ شەڕی پارتیکرێکەکانی کوردستان لە چەند مانگی ڕابردوودا هێزێکی تراتەوە بۆ بە عشیق بۆ قەتعکردنی ئیمداداتی پارتی کرێکەکانی کوردستان لە قەندیلەوە بۆ شنگال و بۆی کە پارتی کرێکەکانی کوردستان و هێزەکانی پێشە بەشداری نەکەن لە گرتنەوەی مووسڵ ئەمانە بە بۆچوونی من بەشێکن لە سیاسەتی تورکیا کە نابێت جێبەجێ بکرێن لە هەرێمی کوردستان و پێویستە بەری پێبگیرێ مەسلەی پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ناوچەی سەوز بە بۆچوونی من بەم شکڵە نییە من لە سەرەتای بەرنامەکەی وتم ڕێکەوتنێکی تایبەت و نهێنی لە بواری نەوتا هەیە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و تورکیا ئەم ڕێکەوتن نامەیە نهێنیە و تورکیا لە ڕابردوودا مستەفید بووە تەنانەت پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە وەک پێویست مستەفید نەبوو بێ ئەم ڕێکەوتن نامەیە باز لەوەکە کە پێویستە داهاتی نەوت شەفاف بێ و پێویستە وەکو وتم هەموارکردنەوەی هەموو یاسانی کە قەیرانی کاک دڵشاگەر بم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بم شێوەیە ڕای بەرامبەر ئەم ئیتیفاقەوە بێت ئایا جێبەجێکردنی ئەم ئیتیفاقە کارێکی ئەستەم نییە یاخود جێبەجێکردنی ئەم ڕێکەوتن نامەی نێوانی کێتی و گۆڕان لە پێش وەڵامەکەت من دیارە هەردوو برادر بەهاڵە لە من تێگەشت من تەوەربەندی مەبەستمەوە نەبوو باسی وڵاتی اقلیمیەکان کەمەوە دیار زیاتر خۆیان هاتنە ناو بابەتەکە من بەبەستم ئەوە بوو کە لە کوردستاندا خەریکە تەوەربەندی دروست بێ ینی هێزە سیاسیەکان دابەش بن بەسەر دوو تەوەردا زاخۆ ئەوە بەڕاستی وڵاتی اقلیمیەکان کە دەوریان هەبوو پێشتر ئێستا زمینیان بۆ خۆشترێ بێ من پێم وایە زمینەکە خۆشتر بێ بەوەی زیاتر بێنە پێشەوە چونکە مادەم دابەشبوونی ناون هێزە سیاسەکە مەبەستی من ئەوەیە دابەشبوون تەوەربەندی لە ناو خۆمانەوە دەستپێکە و جارێکی تر ون باسی هیچ لانی اقلیمیم نکرد دیار ئەوان خۆیان باسییان کرد بەعنە فعلا کە کارگەریشی بۆ ئەوە شتێکەیە بەنسبەت یعنی کە دەوترێ مەسەن کار بە ئیتفاقی سیاسی ئیتفاقی لە هێزە سیاسەکان نەکرا من پێم وایە بەڕاستی کراوە ینی بۆ نمونە لانی کەم دابەشبوونی پۆستەکاندا تەوزیعکردنی دابەشبوونی هێزە سیاسەکان لەسەر دامەزراوەکاندا ینی بە ئیتفاقی سیاسی لایەنەکان بووە و ئەگەر واژ نەبوو ینی چۆن ینی بەگە بە ئیتفاق نەبوو ینی پێم ئەو دو ساڵێکە پێکەوە شکارکردن هەبووە نەدەکرا و ینی شتێکتر دەڵێ خەتای میلەتە کاک بورهان کە دەنجیان داوتە و هێزەمەوەستی کە پارتی من بڕاستی من گلەی لەو خەڵکان ناکەم کە دەنجیان داهاو بە یەکێتی و بە گۆڕانچکەوە خەڵکم ئەو مافە لە خەڵک ناستن کە دەنگ بۆ 2000 سیاسیادا یعنی وە باسی ئیتیهامی پارتیکە کە دیموکراتیە من پێم وایە ئەگەر خەڵک دەنجی داوە ئەی باشە ینی سووتاندنی بارەکە ئەو نەریتێکی دیموکراتیە ئەگەر لە خۆمان پرسین پێم وایە ئەوش نەریتی دیموکراتی نییە بەڕاستی ینی ئەوە کە هێناهێنرا پێشەوە یعنی زۆر باسی قوتی خەڵک و ژیانی خەڵک من پێم وایە ئەوە هەمووی کۆمەڵێک دروشمە بەڵام لە پەنای ئەو دروشمانە دروشمی یعنی نوایەکی سیاسی زیاتر هەیە ئەوە زیاتر بۆ خەڵکە بەکاردێنرێ ئەگەر نا مەوزوعەکە زۆر لە عینادی سیاسی تێدا هەیە مەسەلەن ئێستا بۆ من ئەو ڕێکەوتنە وا دەخوێنرێت کە من هەزەکەم زۆر عینادی تێدا هەیە چۆچکۆت و هاتووی هەموو ئەو شتانە داڕشتووە یعنی وەک خۆت دەوێ وەک هیچ حسابێکت بۆ بەرامبەرەکە نەکردووە تەمەن ڕێی بەرامبەرت کە بووە چەندین گفتوگۆکە کراوە ئێستا هیچ شتێکی تێدانی و بە هیچ شێوەیەک باز لەوە ناکە کە ئیتفاقێکی تێدابی زۆرەکە نەرمی نواندنە بەرامبەر لایەنە سیاسەکان
هەبوو بێ کەواتە لەو حاڵەتەدا یعنی جێبەجێکردنی دەگاتە چێ یعنی گەرات و هیچ حسابت بۆ هیچ لایانی بەرامبەر نەکرد و لەو حاڵەتەدا تەنها پێ لەسەرەوەی خۆت داگرت یان بەڕاستی زۆر باسی نەوت دەکەێت من ڕێزم بۆ کاک ئەنوەر یعنی بەڕاستی لە دوو قۆناغی جیادا مەسن کاک عیماد ئەحمەد کە جێگری سەرۆکی حکوومەت بگوتی ئاگەم لە ورد و دریشتی نەوتەیە کاک وبات تاڵەبانی هەبێ بە هەمان شێوە یعنی پێمە ئەو مۆزوعانە زیاتر ئێمە قسەی لێ نەکەین ئەوە مەسەلەی نەوت بردنیشە زیاتر بەڕاستی پارتی پێ تۆمەتبارکرا ئەگەرنا حدودەکانی ئەوەی کە بۆ ئێران بەتان کرد دەڕوانی حەز ناکەم بە بچین ئەو مۆزوعان ئێمە باز ئیتفاقێک دەکەین و زۆر جار دەگەڕێنەوە دواوە و دوای اتهامی تورکیا بەڕاستی من نهاتم دیفاع لە تورکیا بکەم و من دەڵێم هێز ئیقلیمیەکان هەمویان خەتابارن و هەمویان داگیرکەرن یعنی پێش ناکەم باسی هیچ کەسیان لەسەر کەسیان ئەفزە بکەن سپاس دەکەم کاک بوران لە ماوەی خولەکیدا بەڕێز دەگەر شتێکت مابێت لە کۆتایی سەبارەت بە ئایندەی کوردستان بۆی ئەم ململانەیە کە لەسەر ئەم ڕێکەوتناتەکە زۆر بەکوی سپاس دەکەم من سپاس دەکەم بە تەصحیح بکەم بۆ برای بەڕێزم کاک دڵشاد کە وتم خەتای میلەتە وتم خەتای میلەتە بۆ وانەی دوای ئەو کەسان ناکەون کە باسی چەک و چۆڵەکەن کە لە دوێنێەوە باسەکرێ باسی پەنابردن بۆ شەڕ ڕەکرێ وتی سووتانی بارەگا حیزبەکان ئایا نەریتێکی دیموکراتی منیش دەڵێم نەخێر نەریتێکی زۆر سپاس کاک بوران کاک ئەنوەر پێ دوایە دۆخەکە ئاڵۆسە دەبێ یاخۆ چی بکرێ بەرەوەی وەرکردنەوە سپاس من بە بۆچوونی من یەکەیانەوەی کە بێ پارتی دیموکراتی کوردستان نەخرێتە دەرەوەی پرۆسی سیاسی و پێویستە هەمانگی فێزێکی ئەساسیە دووهم منی بۆچوونم وایە کە لەناو پارتی دیموکراتی کوردستانە بۆچوونی جیاوازیە دوولایانی جیاواز بە ئەم ڕێکەوت سپاس زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان کاک ئەنوەر حسێن ئەندای مەکتەبی ڕاگەیانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سەدۆی سەرکی لەگەڵ ماوەوە بۆ سوپاس بۆ کاک بورهان ڕەشید ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە سەدۆی سلێمانیەوە زۆر سپاسی بۆ کاک دڵشاد مستەفا وەسانی بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەی خەباتیزمە حاڵی پارتی دیموکراتی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ هاوکاران سپاسی بۆ بینێرانی بەڕێز خواتان لەگەڵ